قسە و باسەکەم لەسەر بڵاوبوونەوەی کۆبەرهەمی یەکێک لە شاعیرە هەرە دیار و قەڵەمە جوانەکانی نێو ئەدەبیاتی کوردی ئەویش دکتۆر ماریف عومەرگوڵە. بێگومان ئەزانین کە دکتۆر ماریف عومەرگوڵ یەکێکە لە نووسەر و شاعیرە هەرە دیارەکان. بێگومان شارەکانی لایەن بەشێک لە هونەرمەند و گۆرانی بێژە هەرە دیارەکانی کوردەوە کراونەتە گۆرانی و بە ئاوازێکی جوان توانیوانە کە بکرێتە بەرهەمێکی زۆر تایبەت و ناوازە. دیارە لە ئێستا 5 دیوان کە کۆکراوەی بەشێک لە بڵێن کتێبەکانی ئەوە یاخود نامێلکەکان و شعرەکانی ئەم شاعیرەیە جارێکی تر لە ڕێی کتێبێکەوە کە لە ساڵی 1976 تەواوی ئەو شارانی کە نووسێتی تاوەکو ساڵی پار واتە 2020 تاوی ئەو شارانی کە نووسێتی وە ئەو بەرهەمانی کە بڵاوی کردنەوە جارێکی تر لە کۆبەرهەمێکە جارێکی تر پێشکەشی بڵێن هەواداران و خوێنەرانی شعری ئەکاتەوە و دیارە ئێوارەی ئەمڕۆ لە مەراسیمێکی زۆر تایبەتە بێگومان بە ئامادەبوونی چەندین ئەدیب و نووسەر و شاعیر و هونەرمەندانی کورد جارێکتر قسە و باز لەسەر بڵاوکردنەوەی ئەو کۆبەرهەمەی دکتۆر ماریف عومەرگوڵ کراوە و لە مەراسیمێکی شایستای دیارە قسە و باز لەسەر تەواوی ڕێڕە و مێژووی ژیانی شعری ئەم شاعیرە کراوە. پێنج دیوان هێلانەی نوخرۆ خۆری زیندان شایەکی نهێنی نیشتیمانی دارستانی دەمڕووبار بوو شکۆی باڵگرت و کۆبەرهەمی شعری دکتۆر ماریف عومەرگوڵە بەرهەمی نووسینی ساڵی 1976 بۆ 2020 لە یەک بەرگدا کۆکراوەتەوە. هەندێک لە شعرەکانی پێنج دیوان لەلایەن هونەرمەندانی وەک عەدنان کەریم، خالید ڕەشید، پەیمان عومەر، سەرکەوت سەعید و چەند گۆرانی بێژێکی دیکەوە کراون بە گۆرانی و جوانتر سیمای شعرەکانی دەرکەوتووە. ئێوارەی ئەمڕۆ لە مەراسیمێکدا چاپخانەی کارۆ بە هاوبەشی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت و بە ئامادەبوونی دکتۆر ماریف عومەرگوڵ مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی ئەم کۆبەرهەمە شاعریە سازکرا و دکتۆر نەوزاد ئەسواد قسەی لەسەر ئەزموونی شعری ماریف عومەرگوڵ کرد.